ارينفيجا الصباحية مليوني بودعاو نزايا عراق آوا ببيت أمن وآرامي پیدا بيت صباح دوست و دجمن لميدانا صدر دقهنا هف دناف برا واندا دي چه بيت گلو اوا بالاف بوي دنگي مالكي بيت یا نه یا مگوله بوي مالكي دبيجيتن صدر نزانو گندله اري باجوان گوتنين مالكي دي چه بيت گلو ایران دي چكت حتى ناكوكي نافمالا شيعيان در باسی شرکه بچکی راستا و خون نبه. ممکنه صبح آلی گرن صدر پرلمان هلوشینن؟ اره کودتا گل بسر حکومتا کاربریکر و پرلمان حتی چنده راسته؟ صبح صدر دگوتار خود چه پیامه که دگهینه؟ اره چارچوبه همه هنگیه چه برسوه که ده؟ یا طرز جهی صبحه کادناف برا آلی گرن صدر سر و سلامه بسر صدر حجدا شعبی و بگشتی جاده نرازی عراقی ده چه قومیت؟ بو برسوان پرسانو زیده تر افشوه ده باسی روش دا ایمان در باز دگل هوایه کرم کن دست بید کن میوانا من بو افشوه خانم ریزان شیخ دلیر پرلمانتر پیشتر عراقیه جه خانم هیجا ده پرسم دست بیکی دو گلک بخیر هاتیه کردستان 24 یا پرس اوه آرمان جا صدر بو نویجا بملیونی صبح چیه گلو چل پشته سلااو لە تۆ خاتونگیان و لە کەناڵی K24 و لە بینەرانی خۆشەویست. بەتەئکیدی بۆ بەیانی ئەزانین کە سەرتاسەری عێراق ئێستا مەشغوڵات ئەم لەم دەرەوەی عێراقیشە و دەوڵەتانەی کە تەئسیریان هەیە لەسەر عێراقەوانە هەموو مەشغوڵیۆن کە ئایا بەیانی چی ڕۆیە سەدرەکان بەیانی لە دوای نوێژی جومعە و چاوەڕوانی ئەوەن کە سەدر چی بڵێت بەڵام بە کۆی گشتی ئەوەندەی کە من زانیاریم هەبێ و تێ بگەم لە مەوزوعەکان بڕوا ناکەم بەیانی بەس تەنها ئەوەیە کە سەدر بڵێ ڕاستێ من لە پەرلەمان هاتوومەتە دەرەوە بەڵام لەسەر ساحەی سیاسیەوە تاوجودم هەیە قاعیدەیەکی زۆرم هەیە خەڵک لەگەڵمایە ئەوە زانین کێسە لە هەموو شارەکانەوە چونەها پاسیان ئامادە کردو خەڵک هەیە لە ئێستا بە پێیەوەی خۆشیان هەرداواشیان کردو بە ژن و پیاوە بێنە بەیانی ئامادە من لەسەر ساحە بۆ ئەوەی نوێژی جومعە بکەن و هەروەها یەکێک لە پەیامەکانی تریانەوەیە کە ئەوەیە کە تۆزێک لایەنەکانی تر ترسیانەوێڵە نەبێ بەیانی هەموو کفن لەبەرکەن وەکو چۆن بە کفنەوە ڕۆ یەکەم ڕۆژی سوێن خواردن بە کفنەوە چوونە ناو پەرلەمان یعنی ئەمە هەموو مەسجانەیە ئەمە بە کۆی گشتی بەڕای من تەسەور ناکەم تەنها ئەوەیە کە سەدر جارێکی تر پەیامی ئەوایە ئەڵێ ئەوە من و قاعیدەکەم وجودمان هەیە بۆ تەنها ترساندنی لایەنەکانی تری شیعەکانە ئەینا مادەم ئێستا ئەوان لە ناو پەرلەمانە دەنگیان نەما و ناتوانن هیچ ئەندامێکی سەدری لە ناو پەرلەمانیانیەوە ئەو لایەنانی تریش کە پێشتر هاوپەیمانی سەدر بوون ئێستا ئەیانەوێ لەگەڵ ئەوان کە تەشکیلی حکوومەت بکرێ و ئەیانەوێ کە سەرۆک کۆمار هەڵببژێرێ بەڕای من تەنها بەیانی قووەتی سەدر وەکو خۆی جارێکی تر بە هەموو لایەن ئای خانما هێژا ڕێزان ئەی چ بووان دەنگوێت بێژن سباهی ئالیگرن سەدر ژنڤێژێ ڕاناوەستن ممکنە بسەدان هزار کەس دەرباسی پەرلەمان ببن پەرلەمان بهێتە هەڵوەشاندن ناوکوکی دناوبەرە هێزن ئەمنی مثلا سرايا سلام كو هزك سر بالصدري ويا بقشتي حشدا شعبي دي چه ببيت كو أفا نتني لسر آسته عراقي بل كل الدروجي هجداري تهندان ئێمە زانین یعنی ئەگەر بیتە سەرەوەی کە قووەتەکان سەرایە سەلام بێت یعنی دژی حەشدی شعبی بۆستەیە یاخود دژی حکوومەت بۆستێ بێن پەلا حتا پەرلەمانیش بن پەرلەمان ئێستا چیتیایە قوتڵی تەشریعیە و بەیانیش ڕۆژێکی جومعەیە یعنی تەنها مەگەر بیانەوە وەکو ئەو جارەی تر کە پەلاماری پەرلەمانیانە بەڵام ئەو کاتە پەرلەمانتاری تیا بوو ینی لە ناو پەرلەمان بەس ئێستا کەسی تیانیەوە تەنانەت مۆزەفێکیش دەوام ناکانی هیچ تەئسیرێکیانەوە ڕۆشتشنە ناو پەرلەمانەوە چی دروستە بێ هیچ ینی ئەوە مەسەلەیەک نییە کە مەسەڵەن ئەوان ئێستا بڕیار بن خەڵک بەیانی قاعیدەی سەدرەکان بڕیار بن کە پەرلەمان هەڵوەشێنرێتەوە بەم شێوەیە پەرلەمان هەڵاوەشێنرێتەوە باشە بڕایاتە حتا چەندێ ئەڤە ممکنە دووبارەکردنا سینارویە داویە ساڵە 2017 بیتن کودەتایە جادەیە لەسەر حکوومەتە کار بڕێکەر و من بڕوا ناکەم
نا بڕوان ناکەم چونکە ئەو کاتێک کە ئەوان هاتن پەرلاماری پەرلەمانیان نا پەرلەمان لە کاتی خۆیان دژایەتی حکوومەتیە کرد یعنی پەرلەمان بە کۆی گشتی ئەو کاتە کارا بوو دژایەتی عەبادیە کرد لە هەندێک بڕیارەکانی ئەزانین کە حەیدەر عەبادی ئەو کاتە هەندێک بڕیاری ئەیا دژی پەرلەمان لەبەرەوە کێشەیە هەبوو ئەوانیش واتە حکوومەت پاڵپشتی سەدرریەکان بوو لەو کاتەشا کە توانی بێتە ناو پەرلەمانەوە. ئێستا ئەگەر بشتێتە ناو پەرلەمانەوە دەورێکی ئەو تۆی نییە چونکە ئەساسەن پەرلەمان لە ئێستاە بەداخەوە کاڵم نە ئەتوانێت بڕیار دەربکانە ئەتوانێت قانون دەربکانە ئەتوانێت یعنی دەسەڵاتەکانی وەکو خۆی ناتوانێت جێبەجێ بکەواتە پەرلەمانێکیەوە بوو چییە ئەگەر ناتوانێت قانونێک دار بکات نەتوانێت سەر و کومار هەڵبژێرێ ناتوانێت ڕێک بکەون لایەنە شیعەکان لەسەر دەستنیشانکردنی یەک کاندید بۆ پۆستی سەرۆک وەزیران وجوداوی پەرلەمانی بوو چییە؟ هەر ئەوەیە کە ئێمەش هەلە ئێستا یەکێک لە ڕێیەکانەوەی کە من وەکوڵ خۆمەڵ ئەمەم پەرلەمانە لە ئێستا بەم شێوە بە هیچ شێوێک حتا بتوانن سەرۆک کۆماریش هەڵبژێرن بتوانن حکوومەتێکیش هەڵبژێرن سەرکەوتوو نابن تەنها ڕەنگە بتوانین یەک ساڵی تر بەردەوام بێ بۆ ئەوی جارێکی تر هەڵبژاردن بکرێت و دووبارە ینی کە پێڵەن هەڵبژاردننی پێشوەخت لە بڕۆی ئەم پەرلەمانەی ئێستاوە ئەم بەم شێوە کارکردنی ئێستا سەرکەوت و هەر ئێستا ئێماگەر سەیری واقع بکەین ئیتاری تەنسیقی کە ئیتارێکی بەهێز بوو ئێستا ئەندامانی تری زیاد کردووە لە سەدرریەکان زۆربەی زۆریان ڕۆشتۆ بۆ ئیتاری تەنسیقی ڕاستە هەندێکیشی ڕۆشتۆ بۆ سربەخۆکان بەڵام لەگەڵەوە ئەوەتی کە ئەوان هاتوون کە بتوانن بیانەوە حکوومەت تشکن خۆیان لەناو خۆیانە کێشیان هەیە کەواتە ئەم حیزبە سیاسیانە کە پیانەوترێ حیزبە تەقلیدیەکان خۆیان لەگەڵ خۆشیانە لە ئێستایە ناتوانن خۆیان یەکدەنگ بن اختیاری سەرۆک کۆمە سەیرمان کرد هەر بەداخەوە کە لەم زۆربەی زۆری ئەو حیزبە شیعیانە کە پێشتر لە ئیتاری تەنسیقیا بوون ئەیانەوێت یەکێک لەوانە بەداخەوە لەم کە هادی عامریە نووری مالیکیە کێوکێ ئەیانە حتا حەیدەر عەبادیش ئەیانەوێت کە جارێکی تر ببنەوە بە سەرۆک وەزیران کەواتە چیمان کرد ینی ئەم هەڵبژاردننی پێشوەخت و ئەمانە کەواتە هیچ نەکراوە لەبەرەوە خۆیان باش خۆیانە ناسن بە پشتی بەداخەوە کە کوردیش پشتی کۆمەقتەدا سەدر بە هەفتەی و سێ هەفتەی و چوار پەرلەمانتەرێن خۆش پەرلەمان دەرکەتی دیارە کووناکوکیên navbera çarçoveya hemahengiyê ji yekê zêdetir derketine holê tu bixwe jî dibêjî ew bixwe jî nakûkin hêşta wan bixwe kesek nîne ku bawer pê bîtin kandîdekê diyar kirî bîtin bۆ postê serok û wezîran kewate em dikarin divê demê da bêjin çarçoveya hemahengiyê jî helweşiya ye wicûda xwe nemaye بەڵێ نەک هەڵوەشاوە بەڵام ئەتوانم پێت بڵێم ئەوەی کە پێشترەی توانی کە پیانەوت خۆیانیان و سولسی زامن واتە سەیەکی گرنتی بۆ ناو پەرلەمان ئەتوانم ئێستا خۆیانە بواە تەواو ینی بە تەواوەتی بیان توانیا 220 ئەندامی خۆیان هەبواە بەڵام ئێستا تەسەور ناکەم چونکە خۆیان لەگەڵ خۆیانە وەکووتم هەریەکێک لەو قیادانە کە بەڕاستی لەسەر ئەتوانم بڵم جادەی عێراقی لە ناو کوتلە سیاسیەکانە ئەم کەسایەتیانە ئێستا ناتوانن ببنە سەرۆک وەزیران چونکە هەم ئەوەی کە تشرینیەکان کە هاتن مزاهرەیان کرد داوای گۆڕینی حکوومەتیان کرد داوای ئەویان کرد کە ئینتیخاباتی پێشوەخت بکرێ خۆ ئەوان ئەیانویست ئەمانە لاچن نەک ئەو ئەیانویست کە جارێکی تر ئەمانە بێنەوە سەر ساحەی سیاسی لەبەرەوە ناڵێم هەڵوەشاوەتەوە بەس ئەتوانم بڵێم وەکو پێشووتر ئەمانە یەکڕانی ئێستا کێشەیان زۆرە بە تایبەتی هەتا ئەتوانم بڵم لە ئێستاشە بۆ ئەوەی کە فعلەن ئەگەر چارچەوەی هەماهەنگی ئەوەندا خۆیان بەهێز بوونایە پێویستیان بۆ نەبوو کە بڕۆن هەندێک لەلایەنەکانی تر بێنن بۆ ئەوەی دەنگیان بۆ با بۆ تەنانەت بۆ سەرۆک کۆماریش بەڵام ئێستا بینیمانە نەخێر بە شێوەیەکی ترە نەیانتوانیوە ئەم هەموو حیزبە سیاسیەکان بە کۆی گشتیەوەی کە ئێستا هەیە بە حیزبە کوردەکانیشەوە هیچیان کۆکنین ئەتوانم بەڵام بە شێوە گشتکلەکەی وەکو ئیتاری تەنسیقی ماوە بەڵام بەوەی کە بتوانێت بەزامنی و سەرۆک وەزیرانی اختیار بکە سەرۆک کۆمارێک اختیار بکە ئەو سەرۆک کۆمارش ئەو سەرۆک وەزیران اختیار بکە لە ئێستا ئەڵم نەخێر باشە بە تایبەتی پشتی بەڵاوبوونەوەی تومارە دەنگیان نووری مالکی ناکوکیان دناوبەرە مالکی و سەدر دەرباسی قۆناغێکە دیبوونە هەردوو هەف بدراوین و نەزان و گەنداڵ ددەنە ناسکردن برایاتە دناوان شەرت و مەرجاندا پێکینانە حکوومەتێ ممکنە ئەگەر ممکن بیت دێ بچ ئاوایی بیت گەلۆ
خۆی کاتێکە و تۆمارە دەنگی بڵاو بۆ تۆ لە ئێستاە یەکسەر هەم مالکی خۆی دووبارە منەماواڵێمەوە بەداخەوە هەموو سەرکردەکانی عێراق بەدایمی خەریکی تویتەر و تەغری دەکردن و هەرە خوێنن ماشەڵڵایان لێبێ خێرا تویتێکی کردوواڵە ئێوە دەنگی من نییەوە بەڵکو دەستکاری کراوە بەڵام حتا دەستکاریش کرابێ ئەم تۆمارە دەنگی مالکی بەڵام ئێمە ئازانین کێشەکانی خۆیان کێشیان زۆرە بە تایبەتی مالکی سەدر هەتا کەنەی ئەویست هیچ کام لە ئیتاری تەنسیقی بێتە ناو بێت و لەگەڵ یا حکوومەت تەشکیلکە تەنها کێشەکە مالکی بۆ ئەوانیش ڕەزامەند نەبوون بە زەعیفی لە ناو ئیتاری تەنسیقیا بێنە دەرەوە لەبەرەوە ئەمە ئەگەر بە دیوێکیش ئینکاری لێ بکە بە دیوێکی ترەوە حەقیقەتە کە ئەو بەو شێوەیە توانێت تعبیر لە سەدرەکان بکەوە هیچ سەدرەکانیش بە هەمان شێوە ئێمە ئازانین کە لە ئێستا باس لە دیکتاتۆریێتەکە و باس لەوە کاکە حکوومەتێکی نەزی هەیەبێ ئەوانە بەسەر چوون نابێ بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەن کە ئێمە کەسانی وا بێن جارێکی تر عێراق بخینەوە سەروەتی عێراق و عێراق بخینەوە ژێر دەسەڵاتیان هەموو مەبەستەکەی ئەو مەبەستەیە کە سەدرەکان مەسیجیان بۆی هەیە و هەر بەیانیش ئێمە ئەبینین و گوێمان لێ ئەبێ کەسبینێ چۆن هەموو مەسیجەکانی بەو شێوەیە ئەبێ کە بە هیچ شێوەیەک ڕازی نابێ ئەم قیادە سیاسیانەیەکی ئێستا لەسەر ئەم ساحەیە خانم ڕێزان هەشت مەه زێدەتر دارباز بوون چارچوبەیە هەماهەنگیە نەهێلا سەدر دگەل هەفپەیمانێن خۆ هەفپەیمانی ڕزگاریان نیشتیمانی حکوومەتێ پێک بینیتن نوکە ji tirsa سەدر ئەف ئالیە ناوا چارچوبەیە هەماهەنگیە دیسا نەشێن حکوومەتێ پێک بینن دەبێژن حتا تەمەنێوێ درێژ بیت بەلکی ساڵێک بیت نەزێدەترە ئالتەرناتیڤێوێ شوونگرێوێ یانژی سینارویە سێیان لە عێراقی چییە؟ تەنها ئەوەیە کە ئێماڵێن ئەو سیناریوی کە ئێستا لە بەردەمایە ئەوەیە کە یا حکوومەت تەشکیلەکان بۆ ماوەی ساڵک ئەو حکوومەتە حکوومەتێکە بێکە ناتوانێت چونکە ئەو اختیارانەی ئەمان بۆ سەرۆک وەزیرانی ئێستا هیچیان اختیارێکی ڕاست و دروست نییە وەکووتم هەموو سەرکردەکان بەم شێوایانەوێ خۆیان یاخود کەسانێک بێ لە خۆیان کە خۆیان اختیاریکەن نەک کەسانێک بێ کە کەسێکی بە ئیمکانیت بێ و بێوێ فعلەن عێراق لە مەرحەلە قورسە ڕزگار بکە و کە ئەوی کە پێڵێن ئەتوانم بڵم کە ئینقازی وەتەن یاخود ڕزگارکردنی نیشتیمان ئیتر بە هەر شێوەیەک بە ئەمانە ناتوانن ئەمانێکی ئێستا ناوەکانیان هەیە بۆ سەرۆک وەزیرانی هیچی ناتوانێت ئەمە ئەو سیناریوە کە ئێستا هەیە توانن حکوومەتەکە تەشکیلکەن بەڕای خۆیان بەڵام ئەم حکوومەتە دوای ئەوە دووبارە ئەگەر هاتوو یەکێک لەمانە ببنە سەرۆک وەزیران کە ئێستا لەسەر ساحەی سیاسەکە دەنگیانە نەک سەدرەکان ئەتوانم بڵم دووبارە مظاهرات لە عێراقا دروستە بێتەوە بە هیچ شێوەیەک ڕەزامەند نابن حکوومەتێک بەو شێوەیە بەردەوام بێت چونکە ئەوەی کە ئێستا ئایانەوێ هەر ئیدامەی حکوومەتەکانی پێشووترە ئەمە یەکێکە لەوانە یاخود ئەوەی کە ئێستا پەرلەمان پەک ئەخرێ یعنی ئەتوانم بڵم هەڵ ئەوەشێنڕێتەوە حکوومەتێکی تەوارێ دروستەکرێت کە ئەویش بۆ ماوەی ساڵێک یاخود زیاتر ئەمە زیاتر ئەو سیناریوەیە کە ئێستا لەسەر ساحەی سیاسی و ئەتوانم بڵم لە دەرەوەی عێراقیش حکوومەتە تژێ بە حەز دکە یا تارەک و بهێتە دروستکردن دێ دیسا سەرۆکاتیای مستەفا کازمی کرد؟ زۆربەی زۆری ڕائیەکان بۆ ئەوەیە کە هەم بمێنێتەوە مستەفا کازمی لەبەرەوەی لایەنەکان هەتا ئێستا دژایەتێکی ئەو تویان نییە بەرامبەر بە مستەفا کازمی و خۆشیەوە تاکە ئەو حکوومەتەی پێک هێناوە و لە ناو حکوومەتەکەی هەرچەنە ئەتوانم بڵێم ڕەنگە نەیتوانی بێ وەکو پێویست ئیدارەی عێراق بەرەو باشترکە بەڵام عێراق خۆی هەموو گیانی لە ئازارایە و لە فەسادایە بەڵام ئەگەر مقارنەی کە ئەتوانم بڵێم باشتر کاری کردو لە حکوومەتەکانی پێشخۆی ئەو نەزعی کە پێوترێ مەزهەبی و ئەوانەی کە پێشتر بەردەوام بووە ئەتوانم بڵم لەم حکوومەتە ئێمە لە سەرۆکی حکوومەتە ئەوەمان بەرچاو نەکەوتووە ئەوەندەی کە ڕائیەکان تا ئێستا بەردەوامە تەسەور ئەکرێ ئەو حکوومەتی تەوارێ بە هەمان حکوومەت بمێنێتەوە بۆ ماوەی ساڵێک دواتر بڕیاردێ کە ئینتیخاباتی پێشوەخت جارێکی تر. خانما ڕێزان دوان شرط و مەرجاندا کو ناکوکی گەلک زێدەنە جادا عێراقی نەڕازیە ئەمن و ئەولەهی خراپە خزمەتگوزاری خراپن داعش وایە بەهێزتر دەبیتە جاران برأياتا رولي إيراني ديت شبيتن حتى كنا كوكي وآلوزي النافمالا شيعيان وكو دهيتا بحس كرن دارباسي شرعي بتشكي راستا وخونابن
ئێمە بینیمان کە ئێران پێشتر چەندێک لەگەڵ ئیتاری تەنسیقیا هەوڵەیە لەگەڵ لایەنەکانی ترا هەوڵەیە تەنانەتەوەمان بینی کە بەداخەوە مناڵم هەرێمی کوردستان کەوتە بەر هێرشەکانی ئێران لەبەرەوەی ئەتوانم بڵام لایەنێک لەلایەنە کوردیەکان لەگەڵ سەدرریەکانە ئایانویست حکوومەتێک دروست بکەن کە ئەمانە هەموو ئەو دژاتی کردنە بوو کە ئێرانی کرد بەرامبەر بە سیاسیەکانی عێراق لە ئێستاشە هەر بەردەوامە بەڵام ئەتوانم بڵم سەرکەوتوو نەبوو مادەم سەرکەوتوو نەبوو و ناشتوانێ حکوومەتێکی ئێرانی لەناو عێراقا جارێکی تر بەو شێوەی کە ئەو ئێوێ دروستیکە. باشە یعنی ئیران ممکنە وێ قبول بکەتن کە حکوومەتێک لە ژێرسی هوسی بەراوان نەبیت و بهێتە ئاواکردن دێڕێکێ بدات ئاواک و بدەست خستی بتایبەتی پشتی ساڵا 2023 نەیتوانیوە هەوڵی زۆرە ئەتوانم بڵم هەوڵی زۆرە بینیمان هەوڵی زۆرە هاتە لای هەموو لایەنە سیاسیەکان چنێک یعنی ئەوەندەی ئەو تەداخلی کردو ئەتوانە بڵم حیزبەکان خۆیان لە نێوان خۆیانە تەداخلیان نەکردووە هەموو شێوێک لەگەڵ کووردا لەگەڵ لایەنە کوردیەکانە بە پارتی بەیکێتی حتا حیزبەکانی حیزبە کوردیەکانی تر بە هەمان شێوە دواتر ینی چەنەها جار دانیشتنی بە سڕی و بە ئەلێنی لەگەڵ موختەدا سەدرا کردووە لەگەڵ لایەنەکانی ترەوە لایەنەکانی ئیتاری تەنسیقی بە کۆی گشتی ئەتوانم بڵێم کە ئەو بەو شێوەیە ڕایگرتن و ئەوان پەرتەوازە نەبوون کە ئەو چەند ڕەنگە بوون کە پیانەوترا ئەتوانڵم سولسی زامنی خۆیان کە دروستیان کردبوو بەڵام لەگەڵ هەموو ئەوەشە نەیتوانی سەرکەوتوو بێ نەیتوانی لە هەی بە هیچ شێوەیەک لەوانەی کە کردی لەو ئیشانە لەو کارانی کە کردی سەرکەوتوو بێت لە عێراقی بگشتی لەسەر ئاستێجادەیە بەو شێوەیە مەسەلا گشتی خزمەت گوزارینە دەبەرژەوەندیا کێدانە خانمە ڕێزە خۆی ئەگەر ئێمە باس لەوە بکەین کە لە عێراقا ئێستاوی کە ئەو بەرژەوەندی ئەو لەسەر ئاستی شعب بڵێم یعنی بە کۆی گشتی هاوڵاتی من هاوڵاتی خۆی بێزارە لە هەموو ئەم ئیدارەی و لە هەموو ئەمانەی کە لەسەرم ساحی سیاسیەن ئێستا بە هەرێمی کوردستانشەوە بەداخەوە ئەوە ئەڵێم لەبەروی خزمەت گوزاریەکان وەکو پێویست نییە و لەبەروی واریداتێکی زۆر لەناو ئەم وڵاتایە و هاوڵاتی سوودی لێ نەبینەوە ئەکید ینی ڕازینین بەم کەسایەتیانە بەڵام ئێمە ئەزانین لە ئێستا ئەوەی لە عێراقا ئەگوزارێ ئێران ئیسیفادێکی زۆری کردو هەم لە نەوتی هەم لە هەموو ئەمانەی کە باسەکرێ ئێران ئەو پڕی سوودی بینیوە دواتر ئەزانین بڵێن تورکیا بە هەمان شێوە سوودێکی زیاتری بینی ینی ئەو دەوڵەتانی دراوسێ ئەوەندەی لە خێر و بەرەکەتی ئەم وڵاتیان خواردۆ هاوڵاتی ئاسایی سوودی لێ نەبینیەوە هاوڵاتی ئاسایی ئیسراحەتی لێ نەکردەوە وتمان خزمەت گوزاری نییە خستەخانەکانت خراپە مەکتەبت خراپە ئەتوانم بڵێم جادە هەموو ئەوانەی کێکێک لەوانە ضروری ترین یعنی بۆ هاوڵاتی ئەوەیە کە تۆ دەرمانت هەبێ خواردنت هەبێ ئەمانەت هەموو وەزعی خراپە ڕەنگە ئێمە لە هەرێمی کوردستانە بە هەموو ئەوی کە باس لە بارودۆخی ئابووری خراپەکەین بەڵام مقارنە ناکرێ بە دەرەوەی هەرێمی کوردستان هەر بڕۆیتە کەرکووک یاخود بەوە نییە ئەگەر ئێمە لە ئێستا باسەکەین ئەوان بە مانگانە ڕاتبی خۆیان وەرەگرن ئەوان مەعاشێ بەڵام چەند کەس هەیە کە موچە خۆر بێ لە عێراقا تۆ حسابی ئەوە کە ئەو عێراقە گەورەیەکی وڵاتێکی ئشارێکی وەکو بەسڕەکە بە قەدەر هەرێمی کوردستانە بێ ئەو هەموو واریداتی نەوتۆ حدود و لەوەیە بەڵام بڕۆ بزانە هاوڵاتیەکانی چۆنەژین بزانە چەند وەزعێکی خراپیان هەیە هەموو ئەو پارێزگارانەی کە ئێستا لە ناو محافەزەکانی تری عێراقان بەداخەوە لەم بەخراپترین ئەداکەن لە ناو پارێزگاکانە هەموو سەلاحیەتەکان لەژێر دەسەڵاتی خۆیانە ئەتوانم بڵم لەبەروی حکوومەت لا مەرکەزی یاوەتە دەستیان ئەمانە ناتوانن ئیدارە بەڵکو حیزبە سیاسیەکان و بەداخەوڵم ئەگەرەوە حیزبە سیاسیە نزیک بێ لە ئێران یاخود نزیک بێ لە تورکیا لە سعودیە لە قەتەر ئەوان ئەتوانن تەحەکوم بکەن بەسەر ئەو محافەزانەوە بلا پرسان ناداویە زۆر خەتەرە لەسەر ئاستی هاوڵاتی و هاوڵاتی شەتاکەی قبولێک مختدا سەدر هەموو ڕۆژێ لەسەر دینێکی هەر ڕۆژێ ئاخفتنێکی چارچوڤەیە هەماهەنگیە هەر ئەو سەرکردنێن پێشتر جادا عێراقی تەجروبەل گەل هەی بە دز و گەندەڵ بناو دکەن دە سوودارên ئیرانê بناو دکەن برای هەتا سبەهی خەلکên نەڕازیê dilbijanê عێراقی ji bilî li engirên Sedr ku dikarin bêjin taro hişik bi hevra sibehî mumkin e taro hişik dîsa bi hevra bişewtin dûst û dijmin li ser yek meydanê di nava yek meydanê hesabên xwe ji hev safî bikin? نەخێر
چاوەڕوانیەوە ناکرێت چونکە لەبەرەوەی ئەوەی کە سەدر کوی کردەوە تەنها قاعدەکەی خۆیەتی جارێکی تر دووبارە یەکەمەوە ئەو قاعدەیەکەوێت بە لایەنەکانی چونکە ئەمە مەسجد تەنها بۆ لایەنە شیعیەکان بڕوا بکە هیچ پەیوەندی بە هیچ لایەنێکی نە بە سونەوە نە بە کوردەوە نەبە بەس تەنها ئەوەندە ئەڵێ لەسەر ئەو ساحە سیاسی کە ئێوە وجودتان هەیە ئەوە من قاعدەی خۆم ئەوەندە بەهێزە و ئەوەندە بە قووەتە ئەتوانێت ئێوە تێک بشکێنێ بەڵام ئەمە مانایەوە نییە کە هاوڵاتی ئاسایی تێکەڵ ببێ بە ئەو مەسجەی سەدر لەبەرەوەی هاوڵاتی ئاسایی ئێمازانین ئەوان زۆربەی زۆریان ینی زۆر لەو وشیارترن و ئەم حیزبە سیاسیانە هەموو ناسن بە سەدرریەکانیشەوە خۆ گەر ئێستا ئێمە باز لە سەدر بکەین کە ئێستا ئەو خۆی بەوە ئەزانێت کە ئەتوانێت چاکسازی بکە و ئەو پەیامبەرەیە کە ئەتوانێت چاکسازی لە وڵاتەکەیا بکە ئەتوانم بڵم نەخێر لەبەرەوەی ئێستا هەرە ناو حکوومەتە هەر ئەم حکوومەتەی کازمی کە بەداخەوە ئێڵێم ئەو اختیاری کردووە زۆربەی زۆری ئەم وەزارەتانێکی ئێستا وجودیان هەیە وەکیل وەزیرەکانی سەدرریەکانن کە لەم مدەیەیە ئەوەندەی کە پەرلەمان هەڵوەشێنرایەوە و ئینتیخابات کراوە لە ماوەی ئەم ساڵەیە ئەوەی کە زەرمەند بۆ کورد بۆ کە نەیتوانیوە تەنها مۆزەفێکیش تەعین بکا لە ناو ئیدارەی حکوومەتە بەڵام هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی سونە جەماعەتی حەلبوسی و بە تایبەتی سەدرریەکان توانیویانە لە هەموو پێگە ئەساسیەکانە کەسانی خۆیان تەعین بکەن کەسانی خۆیان دابمەزرێنن لەو جێگایانەیە وەکو ئەم حکوومەتە ئەوەندەی سەدرریەکان بە قووەتیان کردو ئەوەندەی سەدرریەکان بەڕێوە بێن ئێستا هەر ئەگەر بڵێن باس بکەین ئەوە تا هەمین خەزیکەیەکێکە لەوانەی کە لە ناو حکوومەتدا دەسەڵاتێکی گەورەی هەیە لە سەدرریەکانە کەواتە ئەمەی کە ئەو باز لە گەندەڵی و باز لەم بابەتانە ئەکا باس لە حکوومەتەکەی ئێستا ناکە وەکو سەدر باز لە داهاتووەکە ئەگەر ئەم لایەنانەی تری شیعە سەیتەرە بکەن بەسەر حکوومەت اختیارکەن ئەوان ئەو دژایەتی لایەنە شیعیەکانی ترەکە ئەینا دژایەتی حکوومەتی ئێستا ناکات چونکە خانما هێژا ڕێزان شێخ دلێر پەرلەمانتەرە پێشترا عێراقی گەلێک سپاس بوو دەماهەوە دەستخۆش بن هێژان گەلێک سپاس بوو بینەریە هەواژی ڕێز و حرمەتێ من قبول بکەن دەم باش